بەگومان کاتێک ئێمە لا وەرزێکی دیاریکراو یاخود لە کەشوهەوایەکی دیاریکراودا کۆمەڵێک حاڵەتی نەخوازرامان بۆیەتە پێش چ لە کۆکە بێت، چ لە ئاوی لووت بێت یاخود ئاوی چاو بێت یان پژمە بێت یان خورانی چاو لووت بێت، ئەمانە کاریگەری یاخود دەرئەنجامی کۆئەندامی بەرگری لەشمانە بەرامبەر مادەیەکی دیاریکراو کە کاریگەری خۆی بەرامبەر مادەیەک یاخود بەرامبەر کەشوهەوا و دۆخ و ژینگەیەک دەرئەبڕێت. جا ئەمە پێی ئەوترێت هەستیاری. ئایا هەستیاری بەرامبەر وەرزەکان بە یاخود بەرامبەر کەشوهەوا بەیان بەرامبەر خواردن بێ، بەرامبەر دەرمانیان هەر مادەیەکی دیکە بێ، جۆرێک لە هەستیاریمان بۆ دروست ئەبێت. ئێمە لەم تەوەرەدا گرنگترین بابەت کە باسی دەکەین باس لە بابەتی هەستیاری وەرزی دەکەین کە لە ئێستادا ئێمە لە وەرزی بەهارداین و هەستیاری وەرزیمان بۆ توش ئەبێت و زۆرێک لەوانەی کە خۆیان هەستیاریان هەیە بەردەوام لەم وەرزەدا زیاتر حاڵەتەکان قورستر دەبێت و هەندێک حاڵەتی دیکەش هەیە کە وا دەکات ئەم حاڵەتی هەستیاری وەرزیە قورستر بێت. ئێمە گفتوگۆ دەکەین لەسەر ئەوەی بزانین ئایا نیشانەکانی هەستیاری وەرزی یاخود هەستیاری بە گشتی چییە، چۆن جێ بکەینەوە لە نەخۆشیەکانی دیکە و چۆن بزانین ئێمە هەستیاریمان هەیە بەتایبەت لە منداڵاندا کە ئەوان لەوانەیە نتوانن درکی پێ بکەن بەوەی کە هەستیاریان هەیە یاخود نەخۆشیە، ئێمە چۆن بتوانین جای بکەینەوە و باز لە خۆپارێزەکانیش ئەەکەین و باز لە وردی زانیارەکان دەکەین لەسەر بابەتی هەستیاری وەرزی بەتایبەت لە ئێستادا کە لە وەرزی بەهارداین زۆر جا چوونە دەرەوەیەکمان هەیە بابەتێکی دیکەمان هەیە و ئەکات هەستاریمان بۆ دروست ببێت. گفتوگۆ دەکەین لەسەر ئەم بابەتە با میوانداری دکتۆر محەممەد جەزا پسپۆری نەخۆشیەکانی قورگ و لووت و گوێ کە لە ئەستۆدیۆ لەگەڵماندا. سپاس بۆ ئامادەبوونت. بەخێر کاک دکتۆر، جارێکە هەستیاریمان پێ بناسێنە بزانین هەستیاری چییە و چۆن دووچاری مرۆڤەکان دەبێتەوە. بەڵێ هەستیاری بەگشتی لە لەشی مرۆڤە تەمان بە تایبەتی ئێمە لە ئەو بەشەی کە عیلاقەی هەیە بەسەر جۆ و لووت و قورگ و بۆری هەناسەوە، هەستیاری ئەو حاڵەتەیە کە مرۆڤ تووشی ئەبێت هەرچی شتێکی نامۆ لە دەور و پشتی خۆی بێت بۆی هەیە وەری نەگرێت، بەڵام لە هەمان کاتا ئەو وەرنەگرتنە ئەبێتە هۆی ئەوەی کە کێشە دروستەکە بۆ لەشی ئەو کەس. بۆ ئیشەکەی ئێمە هەستیاری لە ڕێی هەواوەیەت، چونکە وەزیفەی لووت و قورگ و بۆری هەناسە وەرگرتنی هەوایە بۆ ناو سیەکان. لووت وەکو سێ فڵتەر ئیژەکات بۆ ئەوەی ئەو شتە نامۆیانەی کە لە هەوا ئێمە هەڵی ئەمژین بە لووت پاک بکرێنەوە، بەڵام ئەو شتانە ڕاستە پاکەکرێنەوە بۆ ئەوەی نەچن ناو قورگ و سیەکانەوە کێشە دروستەکە بۆ ناو لووت. فڵتەری هەوا لە ناو لووتایە. ئەو شتە نامۆیانە بە تایبەتی لەم وەرزە وەرزی بەهار هەواڵەی گژوجیا ڕووەک کە لە دەشت و دەرایە بەهۆی هەواوە ئەگوێزرێتەوانێ بۆ هەموو شوێنێکی تر. جاری وا هەیە بە هەزارها کیلۆمەتر ئەو هەڵاڵەیە بە هەوا ئەیهێنێ سەر نییە لە شوێنی خۆمانەوە لە دوور پشتی خۆمانەوە لەو حتا لە وڵاتانی ترەوانێ بەهۆی هەواوە ئاهێنرێت. کرێتە ناو لووتەوە، لە لووتە بەرگری لەش ئەبێتە هۆی ئەوەی کە بەرگریەکە لەو شتە نامۆیانە، چونکە هەر شتێکی نامۆ بێتە ناو لەشی ئادەمی زادەوە ئەبێ فڕێ بگرێتە دەرەوە. بۆ نمونە ئەگەر دڕچێ بچێ بە پەنجەمانە، ئەگەر خۆمان دەرینەیە نین پاش ماوەیەک سەیرەکەی وردە وردە یەتە ژێر پێستەکە و فڕێ ئەورێتە دەرەوە. هەموو شتێکی نامۆ وایە بۆ لەشی بۆ ئەوە بەرگریە. ئەو شەڕەی کە ئەکرێ لە بینی ئەو شتە نامۆیانەی کە لە ڕێی هەواوە یە بۆ ناو لەشی مرۆڤ لەگەڵ ئەو مەناعەیە ئەو بربەستەی کە هەیە ئەبێتە هۆی تێکدانی ئەو شوێنەی کە ئەو شەڕێتیان ڕووە. کاکتۆر ئەکرێت لە چی تەمەنێکە هەستیاریمان توش ببێتەوە؟ ئایا هەموو تەمەنێک ئەگەری هەیە تووشی هەستیاری بێت؟ بەڵێ، یانی لە مناڵیشە لە مناڵیشا دروست دەبێ بە تایبەتی لە دوای 4-5 ساڵەوە مناڵ بەرەو دووە بۆی هەیە تووشی هەستیاری ببێ. هەستیاریەکە لە مناڵە جیاوازە لە گەورە، بۆ نمونە بۆی هەیە تێپەڕێ. ئەو کەسانەی کە هەستیاری بۆری هەناسەیان هەیە نیمچەڕەبوویان هەیە
لەوانەیە کە گەورە ئەبێ مناڵەکە ئەوە ڕەبووی مناڵیە و لەوانەیە تێپەڕێ. هەستیاری ناولوت لە مناڵە تۆزە کەمترە، بەڵام هەستیاری بۆری هەناسە زیاترە و هەستیاری تا مەناعی بەرگری جسم لەشی مرۆڤ زیاتر بێ هەستیارێکە بەقوترە بێ. بەڵام بەداخەوە ئەو جەنگەی کە ئەکرێ لە بینی ئەو شتە نامۆیانەی کە هەیە لە هەواوەیەتە ناو لەشی ئێمەوە لەگەڵ ئەو بەرگری لەشەی کە ئەدەوێ بەرەنگاری ببێ، ئەو شوێنە وەکو شوێنێکە کە شەڕی تیاکرابێت، جەنگی تیاکرابێت، لەبەرەوە زەرەرمەند دەبێت. بۆ نمونە لە ناو لوتە بەهۆی ئەو جەنگەوە لوت ئاوسێ لەبەرەوە لو دەگیرێ. لە هەمان کاتا بۆ ئەوەی ئەو شتە نامۆیانە فڕێ بێتە دەرەوە سەیرەکەی ئاوێکی زۆری لوت دروزە بێت بۆ ئەوەی بیشوات. لە هەمان کاتا پژمینێکی زۆر پژمینێکی زۆر بەڕادەیە کە ئێوێ هەر ئەو شتە نامۆیانە ئەمانە هەمووی بەرگری لەشە کە دروزە بێ، بەڵام لە هەمان کاتا ناڕەحەتی دروزەکە بۆ ئەو کەسە زۆر کە ئەچێتە قورگەوە. لە هەمان کاتا قورگە ئاوسێ ئەخورێ مەڵاشوو لەگەڵ یاخورانێکی زۆر کۆکەیەکی ناخۆش لەو کەسە دروزە بێ. ئەگەر زیاتر بچێتە خوارەوە ئەنجا تەنگە نەفەسی دروزەکات بۆ ئەو کەسانەی کە هەستیاری بۆری هەناسەیانەیە، کەواتە لە نەتیجەی لە ئەنجامی ئەو بەرگری لەشە لەگەڵ شتە نامۆکانە ئەو شوێنانەی کە تایەتی زەرمە. باشە کاکتۆر باسی هەنێ نیشانەت کرد، بەڵام هەنێک کەس هەیە ئەڵە چاویشمان ئەخورێ لەگەڵی، ئەمەش هەر نیشانەیە؟ بێجگە لە لوت، بێجگە لە قورگ و بۆری هەناسە، چاو یەکێکە لەو شتانەی کە دیسان تووشی هەستیاریە بێ. سووربوونەوەیەکی زۆر لەگەڵ خورانن، ئەنجا حتا پێڵووی چاو بۆی هەیە کە سوور بێتەوە و باوسێت. زۆر باشە دکتۆر. ئەو کەسانی کە حاڵەتەکانی هەستیاریان لەسەر زۆر زیاتر قورستر ئەبێت کێن ئەوانە؟ ئایا ئەوانن کە نەخۆشی درێژخانیان هەیە، یاخود ئەوانن کە خۆیان هەر کێشیک و ئەندامی هەناسە و قورگ و لوتیان هەیە؟ خۆی تێکەڵاوە بێ بەعزە جارێک. ئەوانەی کە هەستیاریان هەیە لەوانەیە کۆڵەکەی لوتیان لاریتیا بێ کە زیاتر ئەو ناڕەحەتیە دروزە بێ. لەوانەیە هەوکردنی جرفانەکانی لوتیان هەبوو بێ لەوە پێش، کەواتە بە ئاسانی ئەم هەستیاریە لە هەستیاریەوە ئەبێ بە هەوکردنی جرفانەکانی ناولوت ئازارێکی زۆر لە سەر ڕوومەتی لە ناوچەوانیان و حتا بۆ خوارەوە کە ئەچێ بۆ ناو قورگ لۆزەتێنەکانی زیاتر ئاوسێ، مەڵاشوی زیاتر ئاوسێ ئەبێ بە هەوکردن. ئەنجا ئەم شتانە ئەو هەوکردنە لەگەڵ ئەو هەوکردانەشە جیاوازە کە بەهۆی غەیری هەستیاریەوە ڤایرەسەوە ئەم پەتاوەرزی کە هەیە، ئەم کۆڕۆنایی کە دەمێ ساڵە ئێمە بڵاوە لە ناو کۆمەلگای ئێمە لەگەڵ شتی ترا تێکەڵاوە بێ. ئەو کەسانەی کە نەخۆشی درێژخایانیان هەیە زیاتر ئەزێتیانە ئەو شتانە هەمووی. باشە کاکتۆر، جیاوازی نیشانەکانی هەستیاری چییە لەگەڵ نەخۆشی ترا؟ بنمونە باس لە پەتاگرێ ئەڵەن نیشانەکانی زۆر لێک ئەچێت. ڕاستە ئەوە نیشانەکان زۆر نزیکن لە یەکەوە. بۆ نمونە ئێستا ئەو کەسەی کە تووشی یەکێ لەم پەتاوەرزیانەژە بێ کە ڤایرەسە، هەمان شێوە لوتگیران و پژمین و پەڕایی لوت و ئەو شتانەیە. لەبەر ئەوە بەلایەن نەخۆشەکەەوە هەندێ جار زۆر 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 زەحمەتە کە جای بکاتەوە لەوە. لەگەڵ ئەوەشە ئەو کەسەی کە هەستیاری هەیە لە ئەم ناوچەی جۆلووت و قورگ و بۆری هەناسە لە هەمان کاتا بۆ هەیە تووشی نەخۆشی ڤایرەس ببێ، تێکەڵاو ببێ. هەندێ جار زۆر زەحمەتە و هەندێ جار تەنها دکتۆری پسپۆر لەوانەیە بۆی هەبێت بتوانێت جیای کاتەوە لە یەکتری و بەعزە جارێکی ژۆک و باسم کرد نەخۆش هەستیاری هەیە لە هەمان کاتا ڤایرەسی ژەگری. زۆر باشە دکتۆر، ئەو کەسانی کە هەستیاری وەرزیان هەیە پێویستە چی بکەن و ئایا چارەسەرێک هەیە بۆیان؟ خۆپاراستن زۆر زۆر باشە، بەس کێشەکە بە تەواوەتی چارەسەر ناکات. لە هەمان کاتا بەڵام ئەو کەسانەی کە هەستیاریان هەیە بۆ نمونە
ئەم چەند ڕۆژەی ڕابردوو کە وەرزی سەیران و گەڕانە سەیرەکەی ئەو نەخۆشانەی کە هەستیاریان هەیە لە پڕ کێشەکەیان زۆر زیاکە چونکە ئەچرە دەشت و دەرو ئەوانە. ڕاستە هەوا ئەو هەواڵی گژوجیایە ئەهێنێ بۆ ناو ماڵەکانیشمان وەکو ئاشکرایە بەرەبەیان لە سەعات 4 بەیانە زیاتر ئەو هەڵاڵەیە لە ناو هەوا بڵاو بێتەوە. بۆ نمونە هەستە بەعزە کەسێک بۆ یەتە ناو ژوورەوە بەڵام لە هەمان کاتە لەوانەیە حەسب بکە پەنجەرەیە بکاتەوانێ بۆ ئەوەی بڕێ هەوایەکی پاک وەرەگرێ زیاتر وەرەگرێ. هەستیارێکی زۆر زیاکەوە من ئاگام لێ نەخۆشکەیە بۆ لامەڕێ ئێزگاری ناڕەحەتێکم زیایی کردووە. لەبەرەوە خۆپاراستن بەڵێ دەوری هەیە بەڵام لە هەمان کاتە چارەسەری ناکات. بۆ نمونە ئەگەر ماسک ببەستێ ئەو کەسە کە ئەچێتە دەرەوە هیچ غەڵەتیتیانە عیبیتیانە ئەتوانێت بەکاری بێنێ تا ئەتوانێت دوورکەوێتەوە لەو شوێنانەی کە زیاتر هەڵاڵیتیایە. لە هەمان کاتە ئەو کەسانەی کە بەرگری لەشیان دابەزیوە ڤایرەزەگرن و ئەو هەڵاڵەی کێتە ناو لەشیانەوە لەوانەیە تا ڕادەیە هەرچەنگە بەرگری لەژەگەر زۆر کەم بێ ئەو شەڕە دروست نابێ بەڵام هەر دروستیشە بێ. لە هەمان کاتە خۆپاراستن زۆر باشە و دیسان خاڵێکی تر هەیە ئەمەوێت جای کەمەوە بێجگە لە هەڵاڵە تەمان ئێمە مەوزوعەکەمان هەڵاڵەی بەهار و وەرزی بەهارە بەڵام جۆری تری هەستیاری هەیە کە هەر دیسان خۆپاراستن پێویستە. باشە کاکتۆر هەندێک کەس هەیە بەبۆن یان بۆ پاکەڕەوانی کە زۆر جار خانمان بەکارهێن ئەمانە هەستیاریان زیاکە ئەمانە چ کاریگەریکی هەیە تا چەندێک لە خۆپارێزیەکانی شاجێ بێتەوە. بەڵێ خۆی هەستیاری تەنها بۆ ئەو شتانە نییە بۆ خۆڵ و تۆزە بۆ هەوایە ئەو هەوایی کە هەڵێمژین خۆ لە فڵتەرەوە نەهاتووە هەوای دەرو دەشت و هەموو لایەکە هەواکە تۆز و خۆڵی تایە هەواکە میکرۆباتی تایە هەواکە کەڕووی تایە هەواکە پیسی ئاژەڵی تایە هەوا ئەیهێنێ ئەوانە هەمووی هۆکارە بۆ ئەوەی کە هەستیاری دروست ببێ. ئەوە جۆری تری هەستیاریە. هەستیاری جۆری تریش هەیە مەسەلا بۆ مەوادی کیمیاوی ئافرەت ئیژەکە لە ماڵە پاکەرەوەی ناوماڵ بەکارهێنێ ئەوە هەستیاری ئەوانەی کە بۆیان هەیە یعنی طبعاً هەموو کەسێوان نیە لە ساسە نییە بەڵام زوربەی کات ئەو مادە کیمیاویانەی پاکەرەوەی ناوماڵ کە بەکارهێنرێ بەڕاستی ئەوە کێشە دروزەکە بۆ ئەو کەسانەی لە ناوماڵە ئیژەکەن و ئەوانەی لە مەطبەخە ئیشەکەن. بۆ نمونە بەهارات بەکارێنن ئەو ئافرەتانە زۆر شتی تر هەیە لەبەر ئەوە خۆپاراستن تا ڕادێ. باشە ئەگەر بینە سەر دەرمان چی جۆرە دەرمانێک ئێوە ئەدەن بە نەخۆش بۆی کە سوودی لە بینێ بۆ بابەتی هەستیاری هەندێک جۆری دەرمان لە ناو خەڵکا باوە ڕەنگە لە خۆ بەکاری بێنێ ئەمە تا چەندێک دروستێ؟ بەڕای من بەکارهێنانی دەرمان طبعاً چارەسەری نەخۆشیەکە تا ڕادەیەکی زۆر ئەکا و ئەگەر خۆپاراستنیشی لەگەڵا بێ ئەوە هەر زۆر باشە. هەندێک جار هەر ساریەکە بە تایبەتی ئەوانەی کە تووشی هەستیاری بۆری هەناسە ئەبن و نزیگە بێتەوە هەستیاریەکەیان لە ڕەبووەوە ئەوە ئەنجامێکی زۆر ترسناکی هەیە هەندێک جار. لەبەر ئەوە هەموو کاتێک پێویست بە بەکارهێنانی دەرمانەکە. بەکارهێنانی دەرمان بە گوێرەی جۆری هەستیاریەکەیە بە گوێرەی کەم و زۆری دەرمانەکەیە جۆری دەرمانەکە کەم و زۆری دەرمانەکە بەڕای من تەنها بە دکتۆر ئەو بڕیارە بە هەندێک جار نەخۆش خۆی دەرمان بەکارهێنێ دەرمانی ئەملا ئەولا بەکارهێنێ پاش چەند ڕۆژێ ئەگاتە لای دکتۆر ئەو کاتە تەنها هەستیاریەکە نەماوە بەڵکو هەستیاریەکە تێکەڵ بووە بە هەوکردنی قورگ و ناولوت و بۆری هەناس. باشە هەندێجار ئەڵەن ماکیشی زۆرە ئەم جۆرە دەرمانانە بە تایبەتی هەنێکیان خەوهێنرن ئەوانەی کە بۆ حەساسیت و هەستیاری بەکارێن. هەموو دەرمانێ هەموو دەرمانێک ئەو خواردنەوەی زۆریش لەوانەیە هەر کێشەی هەبێ. بەڵام ڕاستە هەڵبژاردەی دەرمانەکان بە گوێرەی وەزعی نەخۆشەکەی لەبەر ئەوە دەرمانەکان لە بینی سپڕی لووت
لە بینی بەکارهێنانی حەب لە بینی بەکارهێنانی دەرزی تەنها بەڕای من دکتۆر بە بڕیاری ئەوە لەسەر بە. زۆر باشە دکتۆر، لەوانەیە ئەو هەستیارانێکی ئێمە هەمانە بە شازێ لە شازەکان کاریگەری یاخود بەرکەوتێ لەگەڵ خواردن و خواردنەوەکانماندا هەبێ بە تایبەت هەستیاری قوڕێک. ئایا خواردن و خواردنەوە وارووا کافین ئەمانە چ کاریگەریەکیان لەسەر هەستیاری قوڕک هەیە بە تایبەتی و ئێمە چون خۆمان پارێزین لەو خواردنانی کە زیانمان پێگەێنن؟ ئەو قسەی ڕاستە. طبعاً هەندێشت هەیە هەستیاری دروزەکە، بەڵام لە هەموو کەسێکانە وەنیە هەر تەنها هەستیاری قورگ و لووت و جۆبۆری هەناسە نییە، بەڵکو هەستیاری بۆ شوێنەکانی تریشە، هەرچی شتێ لەوانە کە ئەوە بە تەجروبەی ئەو نەخۆشە دەرەکەوێت. هەندێ نەخۆش زا لە لزوم بیرەکەنەوانێ بۆیان دەرەکەوێ فلانشت بۆ تەندروستیان باش نییە، وەزعیان تێدا دوورکەونەوە لێی. لەبەر ئەوەی کە ئێمە بە نەخۆشی ئەڵین ڕاستیەکەی کە خۆی بپارێزێ لە چی و لە چینە بە گوێرەی تەجروبەیە بۆ ئەو دکتۆرە خۆی کە پێزانێ لە هەمان کاتە نەخۆشیە لە نەخۆشیی ترەوانێ فەرقی هەیە، کەواتە خۆپاراستن لەو شتانەی کە دەوروبەر دائیمە نەخۆشەکە ئەتوانێت خۆی پارێزە و دکتۆرەکەش دەتوانێت ئامۆژگاری پێ بکات. سوپاش بە شێوەیەکی گشتی باس ئەکەن کە تونی و تیژی و ئەم بابەتانە بۆ هەستیاری کێشەی هەیە، ڕاستە؟ ئەو کەسانەی کە هەستیاریانەیە تونگ و تیژی و ئەوانە تەبعەن زیاتر عەزێتیانە. لەبەر ئەوە بۆ نمونە مەسەلا ئەو کەسانەی کە حەزیان هەستی هەندێ نەخۆش کە پێڵێ ئەم فترێ خۆ پارێزە لە بەکارهێنانی بیبەری تون بە تایبەتی، من هیوایەتم خواردنی بیبەری تونە، ڕێم خەی چێکا بە ئەو فترێوانە بێ. گوڵە بە ڕۆژە بۆ نمونە لە کۆمەلگای ئێمە بەکارهێنان و خواردنی گوڵە بە ڕۆژە ئەتوانم بڵێم زۆر سەرەکیە لە ناو خێزانەکانە. ئەو فترەیە یعنی ئەو کەسانەی کە هەستیاریان هەیە، چونکە گوڵە بە ڕۆژە بە ساغی فەرقی هەیە لەگەڵ دەنکەکەی، خۆی دەنکەکەی بە تەنیا لە بازارەکانی شا هەیە، بەڵام تاموچێژەکەی وا دیارێ لەگەڵ تۆقلەکەیە. پێچگەلەوەی کە دەنکەکە کە ئەشکێت تۆزێگە چێتە ناو قورگەوە و ناودەمەوە، ئەوە هەستیاری دروزەکە. ئەو ڕۆنی کە لە گوڵە بە ڕۆژە هەیە ئەوەیش دیسان کێشە دروزەکە بۆ دیواری قوڕ ئەگەر بە زۆری بڵێ. کاکتۆر ئێستاوەرزی سەیران و بەهارە زۆرۆمانە چینە دەرەوە، چی جۆرە دەرمانە لەگەڵ خۆمانە بەرین ئەگەر بە تایبەتی کەسی هەستیاری هەبێ بۆی کە لە حاڵەتی کتوپڕە پێویستمان پێ بوو لەوێ بەکاری بێنین، یان چی بکەین لەو کاتانە ئەگەر هاتوو هەستیارێکمان زۆر بوو؟ ئەو نەخۆشانەی کە هەستیاریان هەیە پێویست دەکات زۆر بۆ دەشت و دەرکە ئەچن یا لە ماڵەوە دائیمە هەموو کاتێک ئەو دەرمانانەی کە بەکاریان هێناوە دایمە هەیان بێت. ساڵانێکی زۆر ئەتوانم بڵێم لەمە و پێش گەشتێک ئەوەی بیستمان تەبان گەشتێکی خوێندکارانی مەکتەب کرا بۆ یەکێ لە شوێنە گەشتیاریەکان. قوتابیەکان ویستیان سەرکەون بۆ سەر بەرزاییەک، یەکێ لەوانەی کە هەستیاری بۆری هەناسەی هەبوو دەرکەوت کە ئەو سەرکەوتنە دەشت و دەرەکە لەگەڵ ئەو سەرکەوتنە کە پێویستی زیاتری بۆ هەوا هەیە وەریگرێ بوو بە کێشەیەکی گەورە، وەکو بیستمان بوو بەهۆی ئەوەی کە گیان لە دەست بە. لەبەرە ئەو کەسانەی کە هەستیاری بۆری هەناسەیان هەیە عادەتەن پەمپیان هەیە و ئەتوانن بەکاری بێنن ئەو کاتەی کە ئەچن بۆ شوێنەکە، هەستیان کرد کە خەریکە هەناسەیان تونگ ببێ ئەتوانن پەمپەکە بەکار بێنن. بەکارهێنانی بۆ لوتگیران بۆ نمونە چەند جۆرێک سپرەی هەیە. هەندێک لە سپرەیەکان تەنها بۆ کردنەوەی لوتە، بۆ لوتگیرانە کە ئەگیرێ، بەڵام ئەوەش دیسان نابێ بۆ ماوەی دوور و درێژ بەکاربێنێت. بۆ نمونە 5 ڕۆژ 6 ڕۆژ ناوێرم بڵێم کە با 10 ڕۆژ بێت، چونکە لە هەندێک کاتە ئێمە بۆ ماوەی 10 ڕۆژیش بەکارهێنی بۆ هەوکردنی جیوبەکە. هەندێک کەس کە بەکارهێنن ئەڵێ تازە فێر بووم لەسەری، بۆ چونکە ئەو سپرایە کە بەکارهێنرێ لە ئەوڵەوانێ لو دەکاتەوە. بۆ نمونە ئەگەر ئەو کەسە ڕۆژی 2 جار بەکاری بێنێ، پاش هەفتەیەک پێویست دەکات 3 جار بەکاری بێنێ بۆ ئەوەی هەمان لوتکردنەوەی ئەوەڵ جار.
سێ جارەکەژە بێ بە 4 جار ئەبەی بە 5 جار وەختێ یەتە بەری کە 5 جارەکەش بەکارێنێ سیرەکە لوتی هەرگیرا پشتی پێ بەسێ بەردەوام. ئەو دەرمانە ئەبێتە هۆکاری ئەوەی کە شوێنەکە ئیدمانەکە لەسەری کە زۆر خراپە. هەندێک کەسێ ئەڵێ دکتۆر لوتگیرانەکەم بەڕادەیەکە قەترشی تیەکەم سپری تیەکەم بەڵام لە هەمان کاتا سیرەکەم هەر لوتیم گیراوە ئیدمانی کردو. ئەوانە ئەبێ زۆر سەر ڕێنمایی دکتۆر بەکاربێنێ. سپرەیەکانی تریش لە هەمان کاتە هەر بۆ بەکارهێنانە بەڵام بەو ڕاژەیە کە دکتۆرە بێت. زۆر باشە دکتۆر بە زۆر بە کورتی جوابم بەرەوە ئایا کەشوهەوە گەرم و سارد و شێ ئەمانە کاریگەریان هەیە لەسەر هەستیاری؟ بە تایبەتی لە هاوینە کە دنیا زۆر گەرمە بێ هەوا وشکە بێت. هەوای وشک زۆر خراپە بۆ بۆری هەناسە کە ئەڵێن بۆری هەناسە لە لوتەوە تا خوارەوە. یەکێ لە ئیشەکانی لوت کە ئیکا لە هاوینە ئەو هەوا وشکە تەڕەکات. لە زستانە هەوای ڕتوبەتە بەڵام کەمتر ڕتوبەتەکە ئەچێتە ناو سارد گەرمێکە گەرم ساردێکە. ئیشی لوت بەو جۆرەیە لەبەر ئەوە لە هاوینە بۆ نمونە ئەو کەسانەی کە هەستیاریانەیە و هەوای وشکە زیاتر عەزێتی بۆری هەناسە و ناولوتیانە. دەست خۆش سپاس بۆ دکتۆر محەممەد جەزاب سپۆری نەخۆشیەکانی قورگ و لوتوگە سپاس بۆ زانیاریەکانت کاکتۆر.